لە میانەی وتاری ڕێوڕسمی کردنەوەی بنکەی ئاسمانی لە فێسیلۆ لە باشووری ڕۆمانیا سەرۆکی هاوپەیمانی ناتۆ پێداگری لەسەر ئەوە کرد ئامانج لە سیستمی موشەکی بەرگری بە بەهای 800 میلیۆن دۆلار بۆ هەڕەشەکردن نییە. ئەم سیستەمە بۆ بەرگریکردنە، بەڵام سیستەمی موشەکی بەرگری بۆ لاوازکردنیان بەرپەرشدانەوەی ستراتیجی ئەتۆمی رووسیا نییە. بەرپرسانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن سیستمی بەرگری موشەکی بە مەبەستی پاراستنی ئەوروپایە لە هەڕەشەکانی ئێران و کۆریای باکوور. مۆسکۆ زۆر بە توندی لە دژی ئەم سیستەمە ڕاوەستاوە. دابەستنی سەکۆی هاوێشتنی لەم جۆرە سیستەمە بە یەکێک لە دژ بە مەرجەکانی پەیماننامەی موشەکی ئەتۆمی مامناوەند لە قەڵەم دەدەین. لەبەر ئەوەی ئەمریکا پێشێلی پەیماننامەی موشکی مەودا مامناوەندی کردووە، ئەوەی دەبێت بە ئاشکرا ڕابگەیەندرێت بەبێ تاوتوێکردنی دیکەی دیپلۆماتی. زۆرێک لە هاوڵاتیانی ئاسایی رووسیا بنکەی ئاسمانی ڕۆمانیا بە هەڕەشەیەک بۆ سەر وڵاتەکەیان تێی دەڕوانن. بە گوتەی هێندێک لە هاوڵاتیانی رووسایی هەڕەشەی سەرەکیە بنکەی ڕۆمانیا وا تێدەڕوانرێت کە ئەو بنکەیە لە ڕاستیدا بە هیچ جۆرێک سەبارەت بە موشەکی بەرگری نییە، بەڵکو ئەم موشەکە بەرگریانە تەنها بە مەبەستی پەردەپۆشکردنی ئەوەیە کە بنکە موشەکیە مەودای کورت و مامناوەندی لە خۆ دەگرێت و لە بنەڕەتدا بە مەبەستی کوشتنی پۆتینە. بەڵام هەندێک لە هاوڵاتیانی ڕۆمانی بڕوایان وایە ئەم بنکەیە بۆ پاراستنی ژیانیانە لە هەر داگیرکاریەکی رووسیا. هێزەکانی هاوپەیمانی ناتۆ بۆ پاراستنی ئاسایشمان هاتوونەتە ئێرە، چیتر رووسیەکان ناوێرن بێنە ئێرە، ئێمە ئێستاوا لە ئازادیدا دەژین. سیستمی موشکی بەرگری پشت بە ڕادار دەبەستێت بۆ بینینی ئەو موشەکە بالیستیانی ئاراستەی ئامانجەکانیان دەکرێن. هاوکات دەتوانێت بەر لە گەیشتن بە ئامانجەکانیان لە ئاسمان بیان تەقێنێتەوە. ئەو نیگەرانیانە لە ئارادان کە مۆسکۆ ئەو چەکانەدا ببەستێت ئەوانی دەتوانن بنکەی ئاسمانی ڕۆمانیا خاپور بکەن تەنانەت بەر لەوەی یەک موشکی لێوە بەهاوێژرێت. ئەمە بە تەواوی پێشێری پەیماننامەی موشەکی مەودا مامناوەندیە. شیکاران دەڵێن شکاندنی پەیماننامەی ساڵی 1970 ئەوەی موشەکی کروز و بالستی قەدەغە دەکات دەشێت پێشبڕکێیەکی دیکەی چەکی ئەتۆمی لە ئەوروپادا بخۆڵقێنێت. سمکو عەزیز، دەنگی ئەمریکا.